جەژنی قوربان تەنها بریتی نیە لە خواردن و خواردنەوە، لە بەرکردنی جلێکی جوان و باش. جەژنی قوربان تەنها بریتی نیە لە دەربڕینی خۆشی و سەردانیکردنی ئەمەکە و ئەوەک. ئەمانە بەشێکن لە جەژنی قوربان. بەڵام جەژنی قوربان جەژنی تەسلیمبوون و ملکەچیکردنە بۆ فەرمانی خوا. ملکەچی فەرمانی خوا بیت بە دڵێکەوە کە ڕازی بی بە قەزا و قەدەری خوا. خوا هەر بڕیارێک بۆ تۆ بدا تۆ پێی ڕازی بیت وە سوپاسی خوا بکەیت. کاتێک کە خوای گەورە فەرمانی کرد ئەی ئیبراهیم ئیسماعیلی کوڕت سەر بڕە سەلامی خوایان لەسەر بێت، ئەویش فەرمانی خوای جێبەجێ کرد. خوای گەورە دەفەرمێ فەلەمما ئەسلەما وتله للجبین، کاتێک کە هەردووکیان باوک و کوڕ تەسلیمی فەرمانی خوا بن، ملکەچی فەرمانی خوا بن. ئایا ئەمڕۆ ئێمە ملکەچی فەرمانی خوا دەبین؟ خوای گەورە دەفەرمێ وتله للجبین. بەڕاستی قورسە باوکێک تەنها منداڵێکی هەبێت، پیاوێکی بەتەمەن و ئەختیاریش بێ، نەک گەنج بێ، دەی پێی بڵێن فڵان کەس بڕۆ کوڕەکەی خۆت بە دەستی خۆشت سەر بڕە، ئەمە قورسترە. ئەمە قورستر لەوەی کە ئەگەر کەسی تر سەری بڕایە ئیسماعیلی سەر بڕایە سەلامی خوای لەسەر بێ هەر ناخۆشە، بەڵام وەکو نیە باوکی خۆی سەری بڕێت بڵێن کوڕەکەی خۆت سەر بڕە، یا ئەمڕۆ بە کەسێک بڵێن کوڕەکەی خۆت فەرموو بکوژە. ئەمە کارەساتی زۆر گەورەیە، قورسە قورس. بۆیە خوای گەورە دەفەرمێ بەڕاستی ئەمە تاقیکردنەوە بەڵایەکی گەورە بوو کە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ تووشی بوو، بەڵام هەر فەرمانی خوای جێبەجێ کرد، تەسلیم بوو. فەلەمما ئەسلەما، کاتێ هەردووکیان تەسلیم بوون. بۆی ئیمامی قەتادە دەفەرمێ تەماشا دەکەی ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ تەسلیمی فەرمانی خوا بوو کە ئامادە بوو لە پێناو خوادا سەری ببڕن. بەڵێ و ئیبراهیمیش سەلامی خوای لەسەر بێ تەسلیم بوو، ملکەچ بوو، ئامادە بوو لە پێناو خوادا بووی لە خوا نزیک بێتەوە، خوا لێی تووڕە نەبێ منداڵەکەی خۆی سەر بڕێت. کەواتە جەژنی قوربان جەژنی ملکەچی و تەسلیم بوونە بە فەرمانی خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە من دڕوو دەکەمە خوشکە بە ڕێزەکان، ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەوا پێی وترا کوڕەکەت سەر بڕە، تەسلیمی فەرمانی خوا بوو. تۆی بەڕێز لە قورئانی پیرۆزدا نەک لە خەوتدا، لە واقعی لە قورئانی پیرۆزدا خوا فەرمانی پێت کردووە خۆت داپۆشی، لە سوورەتی نورا فەرمانی پێت کردووە باڵاپۆش بی. ئایا تۆش تەسلیمی فەرمانی خوا دەبیت؟ ئایا لەم جەژنەدا لەچکەکەت فڕێ نادەی، جلە شەرعیەکەت فڕێ نادەی، ئامادەی تەسلیمی فەرمانی خوابی؟ بۆچی ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر گەورەیە؟ بۆچی گەورەترین ڕۆژی سەر زەویە، گەورەترین ڕۆژی ساڵە؟ چونکە ڕۆژی تەسلیم بوونە بەندەکان بە فەرمانی خوا کە ئیبراهیم و ئیسماعیل بە سەلامی خوایان لەسەر بێ. ئایا تۆش تەسلیمی فەرمانی خوا دەبی؟ ئایا بڕیار ئەدەی منیش وەکو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ لەژێر فەرمانی خوادا دەبم، خۆم دادەپۆشم؟ کەواتە تەسلیم بە ئیزنی خوای گەورە.